ئازا کردو بۆی دژە تیرۆری هەیە بەڵام دژە تیرۆرەکەشەوە بزانە سەری خۆت دەخوا بە حەول و قووەتی خوا. لاهوری شێخ جەنگی کە مولحیدێک و بێدینێکە وەکو عەتوەی مەلەوانی و سەلاح نەسر و ئەوانەی کە مەسئولیەتی پیاو کوژی و زیندانەکانی جەمال عەبدولناسریان گرتە بەردەست، ئەویش ئێستا خۆی بەسەر خەڵکە ئەنوێنێ خۆی ئازا کردو بۆی دژە تیرۆری هەیە بەڵام دژە تیرۆرەکەشەوە بزانە سەری خۆت دەخوا بە حەول و قووەتی خوا. هی تریشمان زۆر بینی وەکو ئێوە. ئەم سوڵتەیەش بە تەبیعەتی ژیان خۆی بەدەست کەسەوە نامێنێ. ئەوانەی پیاوچاکیشن وەکو سەیدنا داود و سولەیمان و محەممەد عەلەیهیم السەڵات وەسەلام هەر لە دەستیانە نەما. ئەوانەی پیاو خراپیش بوون و تاغوت و نمونەی زوڵم و جەبەرۆتیش بوون وەکو نەمرود و فرعون هەر لە دەسەڵاتیان نەما. خۆشمان لە عومری کەمی خۆمانە زۆرمان لەوانە بینی بسەری زۆرمان بینی بڕا و غلۆر بۆ و بینیمان چۆن ڕوحیان جەستەیان ئیرادەیان هەموو کەرامەت و قووەتێکیان کەوتە ژێر پێیجە ماوەرەکە وەکو نیکۆلا چاوشیسکۆ کە هیوادارم تاغوتانی کوردستانیش لێی دەرنەچن و ئاو بکەونە بەردەستی خەڵکی.